دوای ئەوەی کە شوێنێک گەڕان دوای بەخشین بەناو گوندەکانی ئەم شارەدا بەناو شارەکاندا بەناو کۆڵانەکاندا بینیمان بەڕاستی ئەوەی لە نزیکەوە بێتە ئێرە ئەزانێت ئەوەی ئێمە هەستمان پێکرد کە زۆر محتاجن زۆر پێویستیان بە هەموو جۆرە هاوکاریەکە لە هاوکارێکی بچووکەوە ئەگەر بریتیێک لە کیسەیەک برنج هەتا بریتی بێت لەوەی بیریان بۆ لێ بدرێت و مەدرسە مەداریسیان بۆ بکرێتەوە لە هەموو شتێک بێبەشن لە هەموو شتێک لە هەموو مافە سەرەتاییەکان بێبەشن بەڵام شعبێکی زۆر پاکن شعبێکی زۆر دڵپاکن شعبێکی زۆر میوان دۆستن شعبێکی زۆر دیندار و دیندۆستن بەڵام بەداخەوە بوارە سەرەتاییەکانی ژیانیشان پێ نەگەیشتووە. سەردانی چەند گوندێکمان کرد بۆی کە بیران بۆ لێدەین بەڕاستی سەیری چەند جێگایەکمان کرد بەڕاستی خەڵکی ئێرە هەژارە لە هەموو ڕوویەکەوە ئێمە ئیمڕۆ ئەم گوندە سیرمان کردوە بەڕاستی ئاویان نییە بیرەکانیان ئەوەی بیرانی هەیەە زۆر دوورە کە دووریشە دەسی لێرە بەهار کات بە کۆتایی بەهارە لێرە کۆتایی بەهار ئاوەکان هەموو دەستیان هەمووی وشکە بێت ئاویان نامێرێت بەڕێکی دوور بەشان ئاو دێنن ئاو نییە لە مەنجەقێکی ئێمەی سەلی وەسان دەستیەکەشی تەنانەت بیری دەستیشی لێ نییە کە ئاوی لێ بێن زۆر دوورە لیانەوە ئەم بیرێکی ئایبێنن 200 ماڵی لەسەر لەگەڵ ئەوەشا بۆ خواردن بەکار نایەت 200 ماڵ ئەوە بەم شێوازە ئاو دەبێنن بەم شێوازە بن بۆ ماڵەکان یان شوێنی دوور دەڕ هەیە چارەکێک دوورە دێت لەم بیرە ئاو بەکە لە کاتێکیشە تەنها زستانان هاوین وشکەکە هاوین ئاوەکەی وشکەکە هاوین نامێنێ وەرزەگەرمەکان ئاویان نامێنێ تەنها لە وەرزی زستان ناوەکو ئێستا ئاویتیایە ئاوکەشی بەکە خواردنایە ئەم هەموو 200 ماڵە ئافرەتەکانیان بەم ئاوەزن بۆ جوشۆردن و بۆ خۆشەبوون و کارگەرانیان. بە دوو دارشەقەوە بە دارشەقێکەوە بە پێیپەتی هەموو چاڕوانەکە زۆر پێ خۆشحاڵن بۆی کە ئێمە وەکو دەزای بەخشین ئەم گریان بۆ هەڵەکەنین لێرە لەبەرەوەی وەزعی زۆر بێ ئاویان هەیە وەزعی زۆر تایبەتیان هەیە کە لە هیچ شوێنێکی لەم شوێنە نەبیستراوە کاتینە ناودێکەوە زۆر بە پێش خۆشحاڵیەوە بە شێوازێکی زۆر سنجڕاکێشانە لە دەم و چاویانە گەشتبینی و دڵخۆشی ئەبینرا کە بەرەو پیرمان هاتنەوە ئێستا هەمیان چاوەڕوان لەبەر ئەم خۆرە گەرمەوە ساون بەو جۆرەی کە ئێستا لە وێنەکە دیارە بە دارشەقەوە لێرە ناڕۆن هەتا ئاو لە بیرەکە دێتە دەرەوە تا ئاو لە بۆرەکان دێتە دەرەوە زۆر دڵخۆشن و هەمووشان دوعای خێرەکەن بۆ کەسێک کە ئەو پارەی تایبەت کردووە بۆ ئەم بیرە لەبەروی ئەمان لە ناڕەحەتێکی زۆر گەورە ڕزگارەکات و ئێمە پاشان کۆمەڵە پرۆژەی ترمان هەیە لە کۆمەڵە وڵاتانی تری ئەفریقا بەڕێ ئەکەوین بەرەو ئەوێ لەوێ ئەو پرۆژانە ئەنجامی لەبەرەوەی پارەیەکی تایبەت کراوە و ئەو خێرخوازە چۆن دادەزێمە و چۆن ناوی لێهێناوە چی بکەین بەو شێوەی خۆی بۆی ئەنجامەدەین و ئامانەتەکە جێبەجێ دەکەین.
أما فايسة كوسات أما لاتين زلاتيك أما تلبي قرآن تلبي مدرسي دينين أما تلبي كان تقريبا سريد وصوت تلبي أما تلبي كان أني درس أنا مش درس كونين يعني أول جامعة كان رجعنا بو مالكانا قرن مال بمال بو خواردن يعني ما حافظ كان كشتي كان بني خواردني كأخوان يعني أما خواردنا قلنا عندني اشتيني بيخون أما جيانا أنا أول شورة كان يعني أول شو يعني أول شورة يعني اليوم إنه نرى خليك يا يشتكي بيشتكي يعني تاني أو جامعة أو جلوة كان أنا خلوا أسرعوا صار همي مداواکاری لە خێرخوازان بێن بە دەنگمانە بۆی هاوکاری ئەم مناڵە جوانانە بکەین بەڕاستی ئەم مناڵێکن لە شوێنی دوورۆ یەن تا مەزڕۆی قورئان لەبەرکردن و شەیدای دینن بەڕاستی بۆی هاتوون لەم بژێرچی خۆیە لەم سەر عەرزە خۆڵە بەتانیەکیان نییە بیان بە خۆیانە دۆشەکیشان نییە لە ژێریانە ڕایخەن شتێکیان نییە جلەکانیانی هەم بە عەلاقە بە دیوارێک دڵەکە هەڵیان سیوارێک و عەلاقەیەک و جگی ئەم مناڵانن يعني براسي أوي كمن جرام بيشتريش كهاتوشوي أفريقيا ما كردو ولاتي بنين شوين صالي بار ولاتي نيجيريا شوين أوي أم الرولم ديما نبيني ولا هي شوني كنا مديو ليش نمديو والنبي جاهد الكفار والمنافقين واغلظ عليهم ومأواهم جهنم وبئس المصير ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كان تحت عبدين من عبادنا صالحين أولئك يعرضون على ربهم ويقول الأشهاد هؤلاء الذين كذبوا على ربهم فلا لعنة الله على الظالمين الذين يصدون عن سبيل الله ويبغونها عوجا أولئك يؤمنون به ومن يكفر به من الأحزاب فالنار موعده فلا تك في مرية منه إنه الحق من ربك ولكن أكثر الناس لا يؤمنون إن الذين كفروا بآيات الله لهم عذاب شديد سەریان چینکوێ قەدیان چینکوێ ژێران هەر گڵە ژیانیان زۆر خراپە ئینجام تەلەبانە تەلەبەی قورئانن قورئان و دەرسە دینیەکانن بەشێ زۆریان بە هاتیون ئەو توشان هەمووی هەژارە بەشیان هاتیون سەردانمەکە سوپاس بۆ خوا ئێمڕۆ لە ڕێی چەند خێرخوازێکەوە حەقیقەمان بۆیان کە پارەی حەقیان داوە پێمان لێرە سەرفمان کردو هەم خواردن هەم بیبسی ئەم برنج و گۆشتێکی باش 6 ساعت حیوانمان سەر بڕۆ لێرە سوپاس بۆ خوا بۆیان 6 کاوڕیج باش لێرە سوپاسی خواکەین جبەیەکی جامی ئەمنەوە ماڵەکانە گەڕان بۆ جەمێکی خواردن سوپاس بۆ قەیمە خواردنێکی باشمان بۆیان کردووە لێرەم جەمە ئینشەڵڵا خواردنێکی باش خۆن داوەتێکمان کردن حەقیقەمان بۆ کردن ئەلحەمدولillah هەر 250 قوتابیەکە توانیان کە بۆ یەکەم جار بۆ هەنێکیان گۆشت بخۆن لێرە بتوان نانێکی باشیان پێ ببەخشین و پاشانیژێکی لە پرۆژەکانی ترمان کە پرۆژەی تابەشکردنی قورئانە ئەلحەمدولillah بڕی 300 قورئانمان هێناوە لێرە تەوزیەکەم بەسەریانە مامۆستاکانیشیان قورئانیان نییە هەدیەکی مامۆستاکانیش لەبەر ئەوەی ئەمان گەورەترین گرفتیان لێرە نەبوونی قورئان بووە توانی خزمەتی زیاترکەن سپاس بەخوای گەورە خێرەمەنان لە کوردستانی خۆمانەوە توانیان هاوکاریمان بکەن بۆی بتوانن قورئانەکانیان بۆ بکەین. تقوم مؤسسة بخشين الخيرية بتوزيع المصاحف على طلاب القرآن في الخلوات في دولة الكاميرون. نسأل الله سبحانه وتعالى أن يبارك فيكم وأن يتقبل منكم هذا العمل المبارك وأن يجعله في موازين حسناتكم يوم القيامة. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز
صدق الله العظيم. سيدك أما طبخك أنا، أما مطبخك أنا، كوانترك أنا، غازك أنا، أمنا رجوانا، أو جيانك أنا، أو قابل مكانه، أو السيتي قابل مكان، جيانك سادة وأساي، جيانك توني ئێمە ئیمڕۆ وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە وڵاتی ئەفریقیا هەڵساین بە کڕینی ئاژەڵ بۆ خەڵکی هەژاری ئەفریقیا. ئیمڕۆ ڕۆژی دووەممانە ڕۆژێ پێشتر پرۆژێکمان هەبووە سەربڕین بۆ خەڵکی هەژاری ئەفریقا. بەڕاستی خەڵکەکەی زۆر هەژارن، زۆر دەستکورتن. شوێنمان هەیە دێهات کە سەردانی ماگرنا نییە بیخۆن، ینی بەڕاستی زۆر وەسیان خراپە. ئەوانش خواردنیان بۆکەین و گۆشتیان بۆ دابینەکەین و خواردن و بە هەموو شێوەیە کە ئێمە سەردانی هەر شوێنەکەین وەکو دەستگای بەخشین چی نوقسانیەک هەبێت لەو مەنتیقەیە، لەو دیە، لەو گەڕەکە، ئەو خەڵکە چ گیرگرفتێکیان هەبێت بە پشتیوانی خی گەورە بۆیان دابینەکەن و بەدەمیانەوە ئەچین. ئەمە یەکێکە لەو کوخانەی کە تایە ئەژین، کەزانێکی تیا ئەژی. بەڕاستی نازانم چۆن ئەژین، نەڕاخەرێک نەفێنکەرەوە نەشتە بیان بە خۆیانە، نا هیچ شتێکی تیانێ کە پێی بڵێت بابەتی ژیان. ئەین بەڕاستی هەموو شتێکیان پێویستە. ئێمە لەبەرەوە بەپێی ئەو هاوکاریان خێرخوازان و گەشە دەستمان هاوکاریانەکەین و پێداویستێک کە ضرورەکانی ژیانیان بۆ دابینەکەن ئینشاءالله. ئەمە وەسعەکەیانە، ئەمە لەوانەیە باشترینیان بێ، باشترین پێی ئەڵێن کوخ، باشترینیان بێوانتر خراپترن، هەر حەسیرێکی هەیە، شتی تریشی هەر نییە. ئەمە وەسعەکەیان. خی گەورە کارمان بۆ ئاسانکە و خێری خێرخوازانی بنووسێ کە ئێمەیان ڕاستپاردۆ بۆی هاوکاری بگەینە ئەم شوێنە. بەڕاستی مستحقن، خەڵکێکی زۆر مستحقن، خەڵکی زۆر نەدار و هەژارن. لە هەر ڕوویەکە باسییانکەی کەمە، لە هەر شوێنەکەەوە باسیەکەی ئەمان محتاجن. حەچێ بڵێ هەر کەمە، حەچێ بڵێ هەر تاجی ئەمان تەواو نابێت.
لە پرۆژەمان ئەنجام داوە لەم وڵاتی نێزیریا شاری ئیبادن چەند پرۆژەیەکمان ئەنجام داوە لە پرۆژەکانمان بریتی بووە لە دروستکردنی مزگەوت. وكما ترونه هو مسجد بعبارة عن الخشب، فلو جاء المطر يدخل عليهم، وأيضا ليس هناك أي الاحتفاظ بأغراض المسجد. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. ní abúlé wa kejì wà lọ́ọ̀kan yìí wọ́n á kó gbogbo wa jọ síwájú ìta ń bí àtọmọ kìrìsìtẹ́nì o